ئامادەبوونتان لە مەراسیمی واژۆکردنی پرۆژەیەکی استراتیجی گرنگ بۆ بە بازاڕکردنی گەنمی جوتیارانی کوردستان بە ڕێژەی 500,000 تۆن لەلایەن کەرتی تایبەتەوە و لە ژێر چاودێری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو کە ئەمڕۆ ئەنجام دەدرێ جێگەی ڕێز و پێزانینە. ئەمڕۆ وەزارەتمان خۆشحاڵ و سەرفرازە کە توانی چەندین بربەستێ بپەڕێنێت بۆ بە ئەنجام گەیشتنی ئەم گرێبەستە، لەگەڵ ئەوەشدا نایشارینەوە کە ئیرادە و پاڵپشتیەکان زیاتر بوون لە هەموو ئەو بربەستانەی کە هاتنە ڕێگەی بە ئەنجام گەیاندنی ئەم گرێبەستەی کە ئەمڕۆ واژۆ دەکرێت. ئەم پرۆژەیە و ناوەڕۆکی گرێبەستەکە چەندین قۆناغ و مەرجی گرنگی تێدایە کە هەم کەرتی گشتی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزارەتە پەیوەندیدارەکانی ترن لەم گرێبەستەدا، و هەم کەرتی تایبەت کە کۆمپانیاکانن لە ئاستی هەرێمی کوردستان، 3 کۆمپانیا لە هەولێر، سلێمانی، دهۆک کە بە ئەنجام گەیاندنی ئەم گرێبەستە دەگرنە ئەستۆ پابەند دەکات بە بەردەوامیدان و سەرخستنی پرۆژەکە بە ئامانجی ئاوەدانکردنەوەی بازاڕەکانی خۆمان بە بەرهەمی خۆماڵی و کوالیتیەکی بەرز کە ببێتە بنەمای پاراستنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان و دامەزراندنی بنەمایەکی گرنگی ئابووری بۆ جێڕانەوەی سەدان ملیۆن دۆلار کە ساڵانە دەچێتە ناو بازاڕەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و تەنانەت وڵاتی عێراقیش. ئەم هەنگاوە استراتیژیە بریتیە لە چەند هەنگاوێک کە دەمەوێت لێرەدا ڕوونی بکەمەوە. یەکەم، کڕینەوەی 500,000 تۆن گەنمی جوتیاران بەپێی ئەو جۆرەی کە شیاوی ئەو بەرهەمانە دەبێت کە لە کارگەکاندا بەرهەم دەهێنرێت، کە ئەمەش لە ڕووی پراکتیکیەوە بە شێوازێک ئەنجام دەدرێت کە کۆمپانیاکان گرێبەست لەگەڵ جوتیارەکان ئەنجام دەدەن بەپێی جۆری باشی بنەتۆ و کڕینەوەی بنەتۆیەکە و دواتر بەکارخستنی لە کارگەکاندا. 2، دامەزراندنی سایلۆی تایبەتمەند، ئاشی هاڕێنی گەنم بۆ دروستکردنی ئاردی سفر و پلەیەک و جۆرەکانی وەک ئاردی بۆر و سپی و کارگەکانی دروستکردنی ساوار و بڕوێش و گەنمەکوتا و پاستا و ماکەڕۆنە و هەموو دروستکراوەکانی تر کە دەتوانرێ لە گەنم بەرهەم بهێنرێت. 3، دامەزراندنی کارگەی لە کیسنانی بەرهەمەکانی گەنم بە پێیخواستی بازاڕ. 4، ڕەخساندنی هەلیکار لە پرۆژەکەدا بۆ دەرچوانی کشت و کاڵی کە لە 60% دەستی کاری پرۆژەکە لە دەرچوانی کۆلێژ و پەیمانگا و ئامادەیەکانی کشت و کاڵی دەبن. 5، دیاریکردنی نرخی فرۆشتنەوەی بەرهەمەکانی گەنم بە ڕەزامەندی حکوومەت و دیاریکردنی ڕێژەی قازانج لە بڕی تێچووی کڕینەوەی گەنم و ساڵانەش پێداچوونەوەی پێدا دەکرێت. لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئەرکانەی کە دەکەوێتە ئەستۆی بریتین لە دابینکردنی زەوی بۆ پرۆژەکە، فراهەمکردنی بازاڕ و سەرپەرشتیکردنی گرێبەست لە نێوان جوتیاران و کۆمپانیاکان و دابینکردنی بنەتۆوی گونجاو بەپێی ئیمکانیەتی وەزارەت و نرخی کڕینەوەی گەنمەکە و چاودێری و سەرپەرشتی پرۆژەکە بۆ گەیاندنی زۆرترین سوود بە جوتیاران و بەرهەمی ناوخۆیی و ناردنی ستافی تەکنیکی و چاودێری کۆگاکان و سایلۆ و ئاش و کارگەکان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە ئەستۆ دەگرێت. ناوەڕۆکی ئەم گرێبەستە بەپێی قانونی وەبەرهێنان دەبێت لە هەرێمی کوردستاندا و بە سپاسەوە لە سەرەتاوە دەستەی وەبەرهێنان لەگەڵ ئێمەدا هاوکاریەکی تەواوەتیان هەبووە و سپاسیان دەکەین. لە کۆتاییشدا دەمەوێت بڵێم ئەمە یەکێکە لەو خەونانەی کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو من دڵنیام لە کابینەکانی ڕابردووش خواستی بووە کە بازاڕەکانی ناوخۆیی خۆمان پڕ بکاتەوە بە بەرهەمە خۆماڵیەکان، بەڵام ئەم کابینەیە و ئەم لە دوای دەست بەکاربوونیەوە ئێمە توانیمان ئەم خەونە بەدی بێنین. وەکووتم پاڵپشتیکەرانی ئەم خەونە کە ئەمە دەبێتە بنەمایەکی گرنگ هەم بۆ ئابووری هەرێمی کوردستان، هەم بۆ بە بازاڕکردنی گەنمی خۆماڵی جوتیارانی هەرێمی کوردستان کە ساڵانە بە ڕێژەیەکی زۆر لە دەرەوەی وەرگرتنی سایلۆکان دەمێنێتەوە کە حکوومەتی عێراق بە ڕێژەیەکی دیاریکرا و ساڵانە وەردەگرێت. ئەمە مژدەیەکی خۆشە هەم بۆ جوتیاران
هەم بۆ ئەو بەکارهێنەرانەش کە بەرهەمەکان لە دواتردا لی سوودمەند دەبن، چونکە دڵنیاتان دەکەینەوە ئەم بەرهەمانە دەبن بە بەرهەمی کوالیتی بەرز کە لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێژەیەک دەکەوێتە ناو بازاڕەکانی خۆمانەوە کە نابێت دوودڵی و گومان لەسەر بەکارهێنانیان بمێنێت. بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە ئایندەیەکی نزیکدا ئەم پرۆژەیە دەست پێ بکە و بۆ ساڵی ئایندە گەنمی جوتیاران بە پێی ئەو گرێبەستەی کە لە نێوان هەردوو لاماندا واژۆ کراوە وەربگرێتەوە. و سپاسی ئەو کۆمپانیانەش دەکەین کە ئامادەیان دەربڕی. ڕاستە لەوانەیە ئەم پرۆژەیە یەکەم جارە لە هەرێمی کوردستان بەردی بناغەکەی دادەمەزرێ، مەترسی تێدا بێ و بەرچاوڕوونی تەواوەتی نەبێ، بەڵام ئێمە دڵنیاییمان داوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرخستنی پرۆژەکەدا هەموو هەماهەنگی و هاوکاریەک بکەین، بە تایبەتی لە کۆنتڕۆڵکردنی سنوورەکان لە هاوردەکردنی ئەو بەرهەمانەی کە دواتر لە ڕێگەی ئەو کارگانەی کە دادەمەزرێ دەچێتە ناو بازاڕەکانی خۆمانەوە. بە هەر میکانیزمێک بێ حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی سەرخستنی پرۆژەکە و پاراستنی پرۆژەکە دەکا بۆ ئەوەی وەکووتم بیکەینە بنەمایەکی گرنگی ئابووری و هەرێمی کوردستان بتوانێت بە کوالیتیەکی بەرز خواستی بازاڕەکانی خۆی پڕ بکاتەوە. لە کۆتاییدا دەمەوێت سپاسی فەرمانگەی میدیا و زانیاری ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان و سپاسی یەکە بە یەکەی ئەو ڕاگەیاندانە بکەم کە زۆر جار راپۆرتیان لەسەر ئەم پرۆژەیە کردووە کە بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆرتان لێرە حزورتان هەیە و ئەمڕۆ شایەدی لەسەر واژۆکردنی گرێبەستەکە دەدەن. دووبارە بەخێر بێن، خۆشحاڵ بووین. ئومێد دەکەم کە هەم هەرێمی کوردستان هەم جوتیاران و هەم خەڵکی هەرێمی کوردستان بەرەبەرە هەنگاو بەرەو ئەوە بنێ کە بە بەرهەمە ناوخۆیەکانی خۆی بتوانێ پەرە بە کەرتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بدا و بە دڵنیاییەوە ئەمە یەکەم پرۆژەیە لەم کابینەیەدا کە گرێبەستەکەمان واژۆ کردووە. ئومێد دەکەم لە ئایندەدا بتوانین گرێبەستی چەندین دانەوێڵە و بەرهەمی تر لە هەرێمی کوردستاندا واژۆ بکەین لەگەڵ کۆمپانیاکان بۆ ئەوی بتوانین دەرگای بە بازاڕکردن بەسەر بەرهەمە ناوخۆیەکان و جوتیارانی خۆماندا بکەینەوە. دووبارە هەمووتان بەخێر بێن، زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.